منهم حاجی سابیری حاجی احمدی تیوالی من لسالکانی هفته و هشت و دسم کردو بیشه اقباکی رحمتی ما کلاش من دروس کردو لتیوالا البته ما لتیوالا بو لجنگ عراق و ایران شهر عراق و ایران هاتیم بو حلبجه لویج دوکان ما نبر خلیکی کلاش بین لسالی 85 و 84 و 83 امان لشتاسه امان هاتین بو سلیمانی لمحکمه خوین دوکان ما نبر دوکانی شهر کلاش پیام ولم توالا يباوك يا رحمتين بخير لي خليكي كلاش بين بمرور زمان اثر اما يقلق دوا يكبر خليكي ام ايشه بين قلباك يا رحمتين ما جن نرجع بنو من خم دكان من ليره كريو هاتم بو ايرا من لصال النودوا خم دسم كردو بكلاش دروس كدم خم لصال النودوا كلاش دروس كردو حتى صار 2000 وابزانم دبو شتێکی وا بوو هەمە خەریکی کلاشکردن بۆ کلاشم دروست کردووە بەڵام ئێستا ئەو کات کلاش باسی کلاشی ئەو کاتەشە بۆ بکەم من خۆم لە بیرەوەری خۆمە کلاش بە 3 دینار کلاشمان فرۆشتۆ بە 3 دینار لە تێوەڵە لە هەفتاکان هەفتاهشت و ئەمانە بیرم بێ کلاش هاتە هەڵەبجە بوو بە 15 دینار لە سلێمانیدا کە ماڵمان هاتە سلێمانی دوکانمە لەوێدانە کلاش بە 18 و بە 20 و بە 25 بوو ئەو کاتە ئێمە دەستکەوت خۆمانە کرد کلاشی ناوازە بوو وەکو ئەمانی ئێسا نەبوو بوو بە ساڵەکانی 95 و 94 و 96 و ئەوانە لە سابموکەران کە دوکانمان بوو ئەو کاتە کلاش پەرەی سەن کلاش خۆمان دووسمانەکە پەرەی سەن کلاش گەیشتە 3 ساڵ 250 3 ساڵ 350 هەڵبەتەن با بڵێم باو کاتە پارەی سویسری بوو تاوەکو 600 دینار 800 دینار 900 دینار تا 1000 دینار ڕۆشتووە من خۆم کلاشم دروست کردو لە دوکانی خوارم 1100 دینارم لە کابرا وەرگتۆ کلاشی خصوصیم بۆ کردووە بەڵام ئیتر ئەو کاتە کلاشی خۆمان بوو هی عێراق بوو هی کوردستان هەورامانی خۆمان دووسان لە هەڵەبجە من خۆم کلاشم دروستەکەن 40-50 کلاش چنینم هەبوو ئافرەت و بە پیا و بە ئافرەت و بگەنجەوە بەڵام ئێستا ئیشەکەی ئێمە کە ئاوای لێهات طبيعي كوقت صدام روي بابلن زماني صدام 2003 بولاوه اتر شتي خومان النما شتي خومان چی من که با پی ظروف و زمانو کشوها ظروفك الدنيا تمن اوای له هاد با اما خوي با وابسه بتمنو بدينار بظروفه وای له هان اوای که اما دروس معنا کد او پاره زوري تيچو لإيران دروس معنا کد هوراماني اوديو بكمتر بو اما چی من لكن نتیجه وزمان لهنا بۆ دروستکردنەکە چونکە کەرەستەی زۆری ئەبد و حەقدەسەکەشی زۆری ئەبد مانوبوونەکەی هی ئەوە نەبوو کە بیفرۆشیت مەسەن کلاشێک 200 دیناری تێ چوو بە کەرەسە بەبێ حەقدەست مەسەن دووساکەی نەکردەوە مەجبوور بێ ئێمە چۆن ڕوومان کردە لە ئێران هەورامانی ئەورەوە هەورامانی ئەودی و ئێران لەبەرەوەی کە تمەرەکە وای لێهات بەرزوو نزمم لاوەلا لەوێ ئیسفادی زیاتر بمان هێنایە من خۆم لە ساڵی 97ەوە لە ئێران کلاشم هێناوە ئەوە نەبێ بڵێ گوڵا کلاشی ئێران خراپە ئەو کات ئەوانش هەشتی خۆمان بوو خام بوو چنینەکەی دەزوی دەرەجە یەک بوو کوێسان نەبوو هەمووی ناگرن بێ بەڵام ئەو کاتە مەسەن کلاشمانە من خۆم لێرە کلاشم بردە بۆ ئێران فرۆشتومە ئەمە باسی ساڵی 95 و 96 و 97 بووەکەم خۆم کلاشم بردە بۆ ئێران فرۆشتومە یەکاوی خێریەکەت چونکە من بەس مۆزوع تمەنەکە و دینارەکە بوو بە کارێک دیسان تمەنەکە وای لێ هات لە ئێران و کلاشمان هێناوە بۆ ئێران وەکو ئێستا هەرچی کلاشی دەڤەری سلێمانی و هەورامانی ئەودی و هەڵەبجە و تێوەڵە با بە سەراحەتەن بڵێن هەمووی کلاشی ئێرانە لە سا یەک تا لە سا دوو کلاشی عێراقی خۆمان هەیە ئەویش لە هەڵەبجە دەگمەنە ئیلا سلێمانی کۆرەگەی کاکسیروات بە دەگمەن ئەویش هەر کەرەسەکەشی ئێرانە دیسان بەکارێنە هەورامانی ئەودی و ئەمە زروف وای لێ کردووە ئێستا کلاش یعنی لە 1000 دیناری سویسەوە ئێستا هاتووەتەوە بۆ 30,000 خۆمان مەوزوعەکەی تمەنەکەی ئێرانە کابرا ئێستا لەوێ ئەو پەڕەکەی جووتێ کلاش کە تێ بچێت لە ئێرانە ئێستا 300,000 تمەنی تێچێ کابرا ئەیەتەوە بە 400 ئەیەتەوە بە 500 مەسەن تا 500 تێچێ ئێستا چونکە شتەکەیان بەرەو بەرە گران دەچێت
ئێمە ئێنین بۆ ئێرە ئێستا جووتێ کلاش مەسەن لێرە من ئێم بە 50,000 دەرەجە یەکی کلاش ئەو نەبێ بنە کلاشی هەورامانی ئەو دوو خراپێسە من زەلام هەیە لە هەورامانی ئەو دوو کلاشم بۆ دروستەکان لەوانێ بڵێم قەدیمی خۆشمانە و کلاشی دۆز نەکردووە ئێستا ئەم کلاشە کە ئێستا تۆ ئەیبینی شتیوە هەر دەگمەنە ئەمە ئەو کلاشە ئێستا بەشی حەوهە ساڵەکە وەکو جارانی ژن بەڵام ئێستا داخەکەم ئەمە بووە بە شتێک ئەم سیرمێ لە باتی چەرمەکە بۆ بەمە ئێستا ئەمەش نەجاحەت هێنا ئێستا کلاشی ئێسای ئێرانی خۆمان هەمووی بووە بە مەکینە بە مەکینە دروستیەکەن بعضێ بەبڕین و بە ئەملانە بعدشتی بۆ بە مەکینە داخەکەم یانە بە کورتەکەی کەلەپۆری و کوردەواری هەورامانی خۆمان لەو بوارە لە دەستمان داوە چون گەشتەکە هەمووی بوو بە ئافر تجارەت و ئەملالاک و تجارەتی لێ هاتەوە